سواو پەیوەندی نێوان ئیسلام و ڕەگەزپەرستی چییە؟ ئایا ڕاستە ئیسلام ڕەگەزپەرستی لە ناو بردووە یاخود ڕەگەزپەرستی لە ناو ئیسلامیشدا بە جۆرێکتر خۆی نمایش کردوێتەوە؟ بینەرمان بن. جیاکردنەوەی مرۆڤ لەسەر بنەمای عەشیرەت و خوێن و ڕنگ و نەتەوە لە دێر زەمانەوە لەگەڵ کەڵکەڵەی دەسەڵات و خۆسەپاندندا پەرەی سندووە. لە هەندێک قۆناغی مێژوویدا ئەم جیاکاری و هەڵاواردنە سەری کێشاوە بۆ کوشتار و یەکتر سڕینەوە و بۆ پاساوهێنانەوە بۆ ئەم کردەوەیەش دەسەڵاتدارەکان پشتیان بە ڕەچەڵەک و بنەچە و خوێنی پاک یان پاساوی ئاینی بەستووە کەوای کردووە گروپێک خۆی لەوانی تر بە باشتر و گرنگتر بزانێت و درێژە بە داگیرکاری و لەشکرکێشی و خۆسەپاندن بدات. لە مێژووی ئیسلامیشدا بەشێک لە توێژەران ڕایان وایە سەرڕای ئەوەی ئەم ئاینە جەخت لەسەر جیهانی بوونی خۆی دەکات و بانگەشەی ئەوە دەکات کە جیاوازی لە نێوان عەرەبی و عەجەمی نییە، تەنیا تەقوا و خۆپاراستن جیان دەکاتەوە، بەڵام بەکردەوە ئەوەی دەسەڵاتی هەبوو حوکمی ئیسلامی گرتوۆتە دەست بە پلەی یەکەم قوڕەیشی و عەرەب بووە و بۆ ئەمەش پشتیان بە چەندین دەقی ئایەت و فەرموودە بەستووە و ئەمەش شۆڕ بۆتەوە بۆ ناو کولتور و مێژووی ئیسلام و چەندین زانا داکۆکیان لەم بۆچوونە کردووە. لە بەرامبەردا هەندێک لە توێژەرانی ئیسلامی جەخت لەسەرەوە دەکەنەوە کە ناچاری مێژووی و پێویستی وای کردووە عەرەب حکم بکات و ئەمەش تەنیا لە پێناو چەسپاندنی ئاینەکەدا بووە. لێرەوە دەپرسین ڕێگەکانی ڕەگەزپەرستی لەکوێی ئیسلامدایە؟ ئایا هەڵاواردن لەسەر بنەمای خێڵ و خوێن لە ئیسلامدا چەندە بووە بە بنەما؟ کاریگەری زمان و کولتوری عەرەبی چەندە زاڵ بۆ بەسەر ئاینی ئیسلامدا و لە نێوان ناوچەگەرێتی و جیهانی بووندا ئەم ئاینە چۆن هاوسەنگی دروست کردووە؟ ئایا پێوەرە مرۆییەکان و چاکەی ئادەمیزاد ئەولەویەتی هەبووە یان بەرژەوەندی خێڵ و ڕەگەزێکی دیاریکراو؟ مامۆستا هەندێک پیان وایە ئیسلام فەزڵی زۆری یاوە بە عەرەب بەسەر ئەو قەومانەی ترە لە کاتێکە ئەماڵێن ئیسلام دینێکی عالەمیە و باوەڕی بە ئەنسوریەت نییە کەچی لەم لاشەوە ئەم فەزڵە گەورەی عەرەب بوو. ڕاستی نزانم لەسەر چ بنەمایەک ئەو ئاخوتنە تێتە گوتن. باش. یعنی چ بنەمایەک چ بەڵگێ چ هەیە کە ئەو ئاخوتنە بسەلمێنیتن کەوەیە عەرەب چونکو ئەوەی خزمەتەوە ئیسلامێکی لە زۆربەی عەرەب نەبوون. بەس مەسەلەن ئێمە ئاەتمان هەیە وەکەذالکە ئەنزەلناه حوکمەن عەرەبیە. عربيا الأئمة من قريش بلى إنا أنزلناه قرآنا عربيا وإنه لذكر لك ولقومك وإلى آخره. أجل من برخو كينا الأئمة من قريش مثلا أو دهين برخو كينا كاتش حكمت لرا دو لاينات قرتوا حكمت شيء كبيغمبر صلى الله عليه وسلم قلت الأئمة من قريش بل يزور حديثته حديث راستنو وتصحيحنو قلت استقيموا لقريش ما استقاموا لكم لثلاث بوج إذا ما حكموا عدلوا وإذا عاهدوا وفوا وإذا ما استرحموا رحموا. يعني بو مرجانا هرسك مرجانا ليرة أئمة قريش تأسش أو ترتا قريشيك ما بكسبوينية خليفة به تنانت عثمان كان إخوان ناونا وخليفة لبر قريشيني نخير أو بوچونا تواونيا چونك بقرن بريخو كينا تاريخي علماء يقسم لا علماء نوكا مثلا ابن عثيمين أو بسربيتي بس كيف توفق بين وان حديثنا حديث الأئمة من قريش وبيغمبر صلى الله عليه وسلم بيتن عليكم بالأمر والطاعة بالسمع والطاعة وإن تأمر عليكم عبد حبشي قلت تجتو جمعت كي بين هردوكانا قلت في وقت أو جواب علماء حتى ناصر الدين الألباني جوابون في وقت شنك قريش لن تستقيم العرب إلا لأهل هذا الحي. وقت قريش هيزك قوات بي قريش حكم العربات كر قريش وقت پیغمبر صلى الله عليه وسلم أو حديث يعني بابلين ابن عثيمين بيوا أساقر خلافتش بيه قريشين بأسايا زور اعتيادية چونك بوش حتى نمونيش تنتوا بجيت مثلا باشا هجر نكما ايكي عربية هاي وإيكي غير عربية هاي أو توفرت فيه شروط القيادة والخلافة والله هي قريشية كأوننا حتى أحمد بن حنبل جيت بجيتن بسيارك بيد مع أيهما نقاتل قال كي شرب كين المسلم التقي أم الفاجر أو أحمد يكون حنبل بس قيادي جيشك بس ولاي أمرناك خلافتني بلي بس خلافتني اللي بس قيادي جيشك طارق يكون زياد قائد جيش يعني تمام ضل ليرة علماء دي ترى بن عثيمين ناصر الدين الألباني بنسطيني توا بجيتن كمسار هجر مدوها بن إذا خيرنا بين الثلاث حتى ناصر الدين الألباني يريد بيصير بين الثلاث مثلا أعجمي وقريشي وعربي بجيتن إذا توفر شروط الخلافة بو أعجمي
هردو كي تر دانا بن كي كده هالبجيرين يا عجمي ده هالبجيرين زور باشا بله. اما قصي ناصر الدين الالباني برزت بله بنص هنا بله النص باشا اما ايات انا وكذلك انزلناه حكما عربيا انا انزلناه قرانا عربيا بله. وانه لذكر لك ولقومك ولقومك يعني شرفك بوتوب نتوي عرب أمدينا. لا لا ذكر بشرف ناهت تفسير نعم. كرن بله ناو شرف بلام مكانا بيجومان ليرا وقت رسالة داس بيكر اتنو عرب وداس بيكر الجزيرة العربية داس بيكر ليرا پیغمبر صلى الله عليه وسلم حتى پیغمبر صلى الله عليه وسلم وانذر عشيرتك الأقربين چونك ليرا إسلام دا بيش داس بيكتن يعني نو قومي خود داس بيكتن وفعلا حتى إسلام نو قريش بهيس نبو بلاو نبوه يعني بس كوانا أخو إسلام كوانا ناو قريشا بهزبو لا مدينة بهزبو بلا بس كي إيمان بينا اگر قريش نبا ديرا قريش كم جار إيمان بينا أو جا شو مدينة دولة تأسيس كر دولة باشين كي فتح مكة بشتي فتح مكة إسلام بلاو لا هم قريش ألين سيانزك سياستك إيماني بيه هنا كتواني أو وابه البدايات أو بدايات بعثة بلان كي أعز الإسلام من إسلام كي هات عزيز كرن أب قريشية أجر قريشي نبان وقيادة قريشي نبا يعني إسلام نداشت حتى برخوب كي بشتي خلافة راشدة كي بين خر قريشي بون باشا أموي كي بين قريشي بون عباسي كي بون قريشي بون يعني قيادة خر قيادة قريشي بون سكاي من لما بو يعني بو تشنكو او هنجي مؤهل بون بنبورة شنك فرمان الدنيا كعليها بها قريش به بعمل نمونه بو برازل بينه ابو مسلم خراساني دولة عباسي درستك بلا مدرسة دس عباسي كان دوایش ابو مسلم خراسانی که الان فارس یا کرد نازنم بله بدستی منصور کجه بله او دا صلاته راسته بلام اوی درست نکرد یا بلام ایکش وان فاکتور ابی که سرکی بون که فعلا دولت عباسی درست بیتن بود چون قریش كانت تسود العرب سيدة العرب اما مثلا ويلي هاتو تنانت بوتا باك جراوند لناو بلين زانايا انه تنانت شاعره كانش مثلا شيخ زي طالباني شعر شيء قال وكو بشر مو عرب فصلي وانكار ناكرك سيدي عالما بلام خوك صلاح الدين شكرت بو يا ابن تيميه اجاته حدي عليه ك عرب نقله برخاطري محمد يا لبرخاطري قران بلكو وقت جنسي اخوان افضل الامم لا باشا قال واتبو پیغمبر صلى الله عليه وسلم بوش قلت عايش قلت فاطمه يا فاطمه اعملي فاني لا اغني عنك من الله شيئا قيامة جواز بس للدنيا اكم ننا وكي اجر بني اسرائيل نبت مختارا يعني قوم الله شعب الله المختار باشا بوش پیغمبر صلى الله عليه وسلم او تشتاجيك نبو قلت من يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره بس كنتم قيمة إنسانية كنتم خير أمة أخرجت للناس فرق شيء يعني لا شعب الله المختار أمك أمة محمد صلى الله عليه وسلم يعني هر أمتك تأمر بالمعروف وتنهى عن المنكر تكون خير أمة نك عرب سكاني مثلا ابن تيمية بوينايته وذول العلماء يتريش الان عرب افضل الامم نكله برخاطري ويك محمد لك عربه بلكو لبر هر جنسي عرب افضل الامم عنصريات لما زالت شيء يعني لا عرب الذين امنوا بالله ورسوله اخرنا ابن تيميه وعليه لا ابن تيميه قال والبريتن او تفسيريه ما بس تبي اويا چونك عربك ابو جهل جيك عربه وما پیغمبر صلى الله عليه وسلم بس جهنمي اذا اگر افضل امم بيتن كودش جهنمي يك شخص وكي قيمك إنساني قريشي أو هيج فرق لنا الكل سواسية كأسنان المشتكي بيغمبر صلى الله عليه وسلم لا فرق بين عربي وعجم إلا بالتقوى هذا لسنا مسألة قيامته فرد كار أكيتا أسا من بس للدنيا أكم توصل تناند حسن بنا لكتاب لمذكرات أنا لرسائل كان يا قصي هنك لعلماء هنيتوا على إسلام كاتك توشي انحراف هات كتركو ديلمو غير عرب هاتنا ناليو اوان باسي اسلاميان كردو اوان مصادر اسلاميان بلين اشتيان نسيوه يعني بل او راستا شنك اوان فهمون ابو اسلامي اوان تشبلم ابو عمر بن الخطاب تشد بيجتن وقت فتح المقدس تيتا كيرن بشتي اجر تيتا جورو حافي القدمين بشتي يا امير المؤمنين خيبتنا بشتي نحن قوم اعزنا الله بالاسلام فمهما ابتغينا العزة بغيره أذن الله يعني عزة عربها
عزت عرب الإسلام. بۆچی زۆربەی ئاینەکان جەخت لەسەرەوە دەکەنەوە کە ئەوان باشترین و هەڵبژێردراون و ئەوەی دەکەوێتە دەرەوەی بازنەی ئەوان لە ڕێگا دەرچوو لادەرە؟ ئاینی ئیسلام چۆن هاوسەنگی لە نێوان ماف و ئەرکی پێکاتە و نەتەوەکانی تردا دروست دەکات؟ سەرچاوەی جیاوازی و هەڵاواردن بۆچی دەگەڕێتەوە؟ کار و کردەوە یان ئەسڵ و فەسڵ و بۆچی زۆربەی زاناکان ئەفزەڵیەتی گەلی عەرەبیان وەک بەڵگەنەویست قبوڵ کردووە؟ تۆ پێتوان نییە ئەمەی کە ئێمە ناوێنین بە مەفهومە مۆدێرنەکەی، مەفهومی تازە کە بڵێن دژایەتیکردنی ڕەگەزپەرستی یا جیاکاری بەهۆی دین و بڵێن زمان و نەتەوە بە جۆرێک لە جۆرەکان لە زۆربەی دینەکانە هەر هەیە جیاکاری دینی مەسەرن. مسلمانیش بە هەمان شێوە، مەسیحی و غەیرە مسلمان بە دەرەجە دووە زانی پێتوانێەوە جیاکاریەکی ڕەگەزیە یا دینیە بە چ ناوێک ناوی بنین. ڕاستیدا مەسلەی ڕەگەزی یاخود ئەو عنسوریەتی کە جەنابەت باسیەکەی ئەمە لە ئیسلامدا هیچ وجودی نییە وەکو ئیسلام. ڕاستە لەوانەیە لە شوێنەکانی دیبەدی بکرێت لە ئاینەکانی تر هەر وەکو قورئانی پیرۆز پێمان دەڵێ مەسەلەی خدا کاتێکە باس لە یەهودیەکانەکە ئەوان خۆیان بە شەعب الله المختار دانێ. ئەی مسلمان خۆی بە شەعب الله المختار نازانێ؟ بەڵێ بەڵام لە جیاکاری دنیا نا. كنتم خير أمة أخرجت للناس يعني للدنيا. لما ئێمە جیاکاریمان هەیە بمبور ما بس ئەم شتەیە بۆی وازحتر بێت هەموو دینێک خۆی بە باشترین نازانێ. بێگومان ئەو کەسانەی کە ئێستا لەسەر دیانەتی یەهودین یان لە دیانەتی نەسرانین یان لە هەر دیانەتێکی تریش خۆیان بەڕاستتر دەزانن لە خەڵکی بەرامبەر کە لە دیانەتی واندانی. ئەمە گومان لەمەدا نییە. ئێمە باس لە مەسەلەی بیر و باوەڕێک ناکەین کەوان ئیمانیان وەکو مسلمان پێتوانێت مسلمان لە هەموو کەس باشترە. وەکو باشی ئێمە لە کاتێک باسی باشی ئەەکەین کە دێنە سە باسی ماف. ئێمە ناتوانین ئەگەر هات و خۆشمان بە باش بزانین ناتوانین مافی خەڵکی تر بێشێلکەین. خەڵکێک ئەگەر هەر جۆرە بیر و باوەڕێکی هەبی ناکرێت عنسوریەت بکەینە ئەساسێک بۆ تەعامل لەگەڵ. بەس بمبورە پێتوانێت مسلمان كنتم خير أمة أخرجت للناس يعني لەگەڵ شەعب الله المختارە فەرقی چییە؟ ئەمە ئێمە نین کە ئەو قساکەین خداوە ئەڵێ كنتم خير أمة أخرجت للناس. بۆ یەهودیش هەر خدا ئەڵێ وفضلناكم على العالمين. بێگومان هەر خداوە ئەڵێ بەڵام ئەو کەسانەی کەوا خدا با بڵێن تەئیدیان ئەکا بە بەردەوامی ئەو کەسانن کەوا لەسەر نەهجی پێغەمبەرەکەیان بەردەوام بوون. بەڵام کاتێک ئەوان نەقضیان کرد و کاتێک کە هەندێک کاریان کردن پێچەوانەی تەعالیمی پێغەمبەرەکانیان خدا غەضەبی لێگرتن بەو شێوازەی کە واردە لە قورئانی ئێمە چونکە سەرچاوی سەرەکی ئێمە قورئانی پیرۆزە. ئەمە ناتوانم ئەتیبات بکەمە سەر کتاب المقدس کە بریتە لە دوو عهد جدید. ئێستا بەڕێزت لێرە وەک مسلمانێکی منحاز قساکەی بەتەکید ناتوانانی وەک کەسێک باحثێک قسە بکەیت کە بەحسەکەی لە بینی دینەکانە وەک مسلمانێک دیفاع لە دینەکەیت. ئەمنەکو مسلمانێک طبعا بەڵام لەسەر ئەساس و بنەماکانی ئیسلام کە بریتە لە لەسەر بنەماکانی ئیسلام خۆی یعنی بێگومان چونکە عەدالەتی تێدایە. بەس تۆ پێت وایە ئەمە ئەبێتە بەحسێکی بێلان و ئەکادیمی بەو شێوەیە مەسەن کەسێک کابرای مەسیحیش ئەڵێ منش لەسەر دینی حەقم ئەسڵەن ئیسلام دینێکە لە دوای منەوە هاتووە من حەریفە یعنی ئەویش ئەیسەلمێنێ بۆ. بەڵێ پرسیارەکە زۆر وازە خۆی لە سەرەتادا ئێمە با بڵێن هەر دیانەتێک کە پێغەمبەران پێ هاتوونە هەمووی حەقە. یعنی ئەو پێغەمبەرانەی لە سەرەتای هاتنی پێغەمبەر لە باوکە ئادەم بێتە خوار و بڵێن نوح عەلەیهی سەلام پێغەمبەری ئیبراهیم موسا عیسا عەلەیهی سەلام ئەو پێغەمبەرانە هەموو پەیامیان پێبوو هەمویان حەق بووینە لە پەیامەکەیدا چونکە خدا باسەکاتن ولقد بعثنا في كل أمة رسولا. باشە بمبورە فەرق لەبین بۆچی من باشم کابرای مەسیحی لە من باشتر نییە یان لە من خراپترە من لەو باشترم لە چییە مەسەن لە مەسیحی مەبەستی ئێستا ئەوروپا نییە مەسیحیەکی مولتەزیم مەسەن لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی سلوکەوە بۆچی لە من خراپترە شوێ لە من خراپتر تا من لەو باشتر بەو شێوازە ناگوترێ ئەو لە من خراپترێ من لەو باشترم بەو شێوازە باس ناکرێت. ئێمە بە باشی و خراپیەکە بەو شێوازە ناینە بەربار لە حەقەتدا پێتەڵێم ئەوەی کە باسەکرێ با بڵێن هەڵس و کەوتمانە خوڕەوشمانە لەوانەیە لە ناو مسلماندا هەبی خەڵکانێک بی جۆرەها تەسەڕوفاتی وا ئەکرێت لە حیسابی منافقەکانی بۆ ئەکری کە شوێنێکی هەرە خراپی بۆ دانراوە کەوابی تەسەڕوفاتە ئێمە جێ ئەکاتەوە بۆ ئەوەی ئێمە باش بینیان خراپ بین لە کاتێکدا باشین ئەگەر تەسەڕوفاتمان باش بی ئەخلاقمان باش بی کەسێک لە ئەساسدا هەموو ئینسانەکان لەسەر فیترەیەکدا پەروەردەبوون لەسەر فیترەیەکدا دروست بوونە ئەو مەخلوقاتی خوددان بەڵام ئەو بیئەی و ئەو عائلەی کە تێیدا گەورە بووە ئەو پەروەردەیەکا لەسەر ئەو جۆرە دیانەتەوە ئەخلاقی کەواهەیەتی کەوا لێرە کاتێک ئەگەر کەسێکی غەیرە موسڵمان هەرچوو کەوتێکی جوانی کرد
بێگومان ئەم هەڵسوکەوتە بە باشە لە قەڵەمەدرێت باشە مامۆستابام بێ مەسلەی نەتەوەیش زیاتر بەڕێزت ابن تەیمیە ئەیناسی تۆ عالمێکی باشە و زۆر لە عولەماش لەوانەش شافعی فەضلی عرب بێن بەسەر غیری عربە حتا ابن تەیمیە نەستەن ئەڵێ عرب نەک لەبەر خاتری قورئان یان لەبەر خاتری پێغەمبەر کە ئەوانەش فەضلن عرب هەر وەکو جنس خۆیان لە هەموو نەتەوەکانی تر باشترن ڕەگەزپەرستی لەمە زیاتر چی بە منەڵێ ئەتوانین بڵێن هیتلەر وای وتووە کە جنسی ئەڵمانی لە هەموو جنسەکانی تر باڵاترە پێتوانێت ئەوە ڕەگەزپەرستیەکە ئیلات ئاخر دەرەجە بێگومان ئەم جۆرە قسەیە بەو شێوازی کە جەنابەت باست کرد ئەمە مانای عنسوڕەتی تێدایە بەڵام ئەگەر تەواوی کتابەکە یان چەند لاپەڕەیەک لە دوای یان نەسەن وا ئەڵێزانم بەڵام بزڵبت مەقسەدی ئەوەی ئەمە لێ تێگەیشت بم مەقسەدی ئەوە نییە کە عەرەب تەفضیل کا لەسەر خەڵکانێکی تر ئەوە مقارنەیەکە کا لە مابینی ئەقوامەکاندا کە ئەوانەی با بڵێن بە لۆغەتی وان دیانەت هاتووە یان با بڵێن کتابی سەماوی هاتووە وئیلا ئەگەر هاتوو جەناب با بڵێن ئەو عولەمایە بەو شێوازە باسەکە ئێمە چەندین ئاەتمان هەیە کە خوای گەورە مەسەلەی ڕەگەزپەرستی بنەبڕ کردووە بەس مامۆستا ئەم قسەیە لە شافعیش و هەڵی هەر ئەجێڕێتەوە یانی کە پێی وایە عەرەب جنسی مفەضڵن طبعا ولا ناو عربي شا قريش بو چونکە شافعی خۆی هەم عرب هەم قڕیشیە لە ئەسڵە پێتوانە فەرقی چیە لەگەڵ قسەی کابراایکی ڕەگەزپەرستە ئەم شتە خۆی لە ڕاستیدا با من ئەم حەقەتە ڕوونکەمەوە هەندێک بابەت هەیە کە باسەکرێن مەسلەی ئەوەی کە لەبارەی ئیمامی شافعی و یان هەندێک لە مەزهەبی شافعی وەکو جەنابەت باسەکە مەسلەی با بڵێن تەفضیلی عەرەبیان پێوە دیارە لە وتەکانیان لە ئیشەکانیان لە هەندێک بابەتدا بەڵام ئەگە بگەڕێن و سەرچاوەکان من یقینی کولیم هەیە کە هیچ بابەتێکی لەو مەسلەی کە بڵێ قومێک لە قومێکی تر تەفضیلترە لە ناو مەخلوقاتی خوداکەم بەشارە مەقسەدم بەڵکو ولقد كرمنا بني آدم يا أيها الناس إنا خلقناكم من ذكر صريحي صحيحي فصيحي بيقومان أما أساسا لا ما بمبرق ابن تيمية والشافعي دقيقة صريحة تأويل هل ناقري يعني خوي أويك طبعا لو ذكرت بابي اجتهاد يعني أو زور اجتهادي كهيز بلقيت شواد دقيقي صريح نهات وبلا قومي عرب مفضلة بس القوم كاني ترده كوابي من ملزمني ببابتي قرهات اجتهادي بي من ملزم بويك وأساسا كان بابلين أو بنمانيك لا هەڵێن زراوی ئاەتەکانن یان لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم من بەوا ملزمم وإلا ئیمامی شافعی لە زۆربەی هەر زۆری کاتەکاندا دوو قەولی هەبووە ئیبن تەیمیە لە زۆربەی جار پشێمان بووتۆ لە هەندێک حاڵەت و مەواقفدا بەڵام ئەمە ناکرێ ئێمە بیکەینە سەرچاوەیەک و بنەمایەکی ئەساسی کە ئێمە دایمەن ئەوان بە خۆمان لە مفەزەڵتر بزانین چونکە ئەمە بەڕاستی زوڵمێکە دەدرێتە پاڵام لە ڕووی زانستیەوە ڕەگەزپەرستی بۆچی دەگەڕێتەوە هۆکار چییە بە درێژایی مێژووی کۆن و نوێ ئەم دیاردەیە دووبارە دەبێتەوە ئایا پەیوەندی بە سروشتی مرۆڤ و ویستی دەسەڵات خوازانەیەوە هەیە یان پێداویستیەکانی هەژمون و خۆسەپاندن ڕەگەزپەرستی دەخڵقێنێ ئایدۆلۆژیەکان چۆن پاساویان بۆ ئەم دیاردەیە هێناوەتەوە و چۆن توانی ویانە خەڵکی بۆ تەیار و ئامادە بکەن مامۆستا پێت وایە ڕەگەزپەرستی لە ئەسڵا لە چۆ هاتووە هەر ڕەمەچێکی ئینسانیە یان بابەتە سیاسیەکان کاریگەریان لەسەر هەیە پێم وایە ململانی لە نێوان مرۆڤەکانە هەر ئەبێت ئیجا مرۆڤەکان هەوڵ ئەدەن لایەنێکی تر بشکێنەوە بۆ ئەوەی بێدەسەڵاتیان بکەن ئەمە ململانی لەسەر سەکسە بێت لەسەر خواردنە بێت لەسەر سەرچاوەکانی ترە بێت ئێمە و ئاژەڵەکانی تر هەمان شێوە ململانیمانە بێت کە هاتە سەر مرۆڤ دەسەڵات دروستەکات دەسەڵات دروستەکات لەسەر بنەمای ئایدۆلۆجی و ئەخلاقی اینجا ئایدۆلۆجیەکان تیایاندا ئەبێت هەندێکیان کە ناوی لایەنێک دێنن ناوی گروپێک دێنن کەوا کەمترن بۆ ئەوەی ئامادەکاری بکرێت بۆ توندتیژی بەرامبەریان بۆ ئەوەی لە ناویان ببرێت یا بێدەسەڵات بکرێت لە ناو سیستەمەکە ئیجا ئەمانە هەندێک جارێک بە ناوی ئاینەوە ئەکرێت هەندێک جاری بە ناوی ئەتنسیتیەوە ئەکرێت نەتەوە هەندێک جارێک بە ناوی ڕەگەزەوە ئەکرێت هەندێک جارێک بە ڕەنگی پێست ئەکرێت پێت وایە بڵێن ئەو ڕەگەزپەرستیە لە ڕووی دینیشەوە هەر مەسەلەی هەیمەنەت و دەسەڵاتە بەرامبەر بە ژن بەرامبەر بە ئینسانیەت بەگشتی لە دینە مەسەن زۆر جارە بینین هەموو دینێک خۆی بە باشترین کەس دەزانێ ئومەتەکەی خۆی بە باشترین ئومەت دەزانێ لە جوولەکە ئەمەمان هەیە لە مەسیحیەتە ئەمەمان هەیە لە ئیسلامە بە هەمان شێوە هەمانە
ئەمە هەر بۆ هەیمانەت و سوڵتەیە یعنی هەڵبەتە وایە هەڵبەتە ئەکید وایە هەر کەسێک و خۆی بە باشە زانێت چونکە ئەوەی کە بە خۆی بە باشە زانێت وزەی دەرونیش وەرەگرێت ئەگەر من لایەنێک بشکێنم ئەگەر باوەڕ بە قسەکانم بکات کاردانەوەیەکی توندی نەبێت ئەشکێتەوە لە ناوە ئەشکێتەوە بێهێزە بێت ئەوەیشی کە خۆی بە باشە زانێت خەڵکی ترش ناچارەکە بە باشی بزانن ئەوانە بەهێزش ئەبن لە ڕووی تەنانەت ماسوولکەوە بەهێزە بن لە ڕووی کەسایەتیەوە بەهێزە بن بێمە سەر مەسەلەی لە ناو ئیسلامە بە هەمان شێوە پێت وایە ئەو ڕەگەز پەرستێت دیسان ڕەنگی داوەتەوە بەم شێوەیە کە لە ناو دینەکان و ئایدۆلۆژیاکانی ترا هەیە حتمما ئەگەر سەیری ئیسلام بکەین بە چەندین شێوە خەڵکانێکی تری دابڕیوە لە دەسەڵاتەوە خەڵکانێکی تری دوور خستەوە لە دەسەڵات یەکێکیانەوەیە کە دینەکە ئەوەی ئیسلام نەبێت باش نییە ئەمە یەکێکیانە ئەمە خەڵکانێکی زۆربەی خەڵکانی دنیای دوور خستەوە لە دەسەڵاتی ناو کۆمەلگا ئیسلامیەکان ئەمە یەکێکیانە ڕگەزپەرستیەکی ترش ئەوەیە کە قەدەغەیە پێشتر بۆ کورد قەدەغە بوو بۆ فارسەکانش قەدەغە بوو بۆ خەڵکانی کەواکەوت نەژێر دەسی ئیسلامەکانەوە سەرتاوە ئەم قەدەغە بوو تەنانەت قورئان تەرجمە بکرێت ئەمە و لەبەر ئەوەی کە قورئان تەرجمە نەکرا خۆیانش دەسەڵات بانگەشەی دەسەڵاتیانە کرد دەسەڵاتەکە هەرمایەوە بۆ ماوەیەکی زۆر دوور و درێژ بەدەستی عەرەبەوە ئەوەش ڕەگەزپەرستیان ڕەگەزپەرستیەکی عەرەب چووە ناو ڕەگەزپەرستیەکی ناو ئیسلام سیامیان ڕەگەزپەرستیەکی تر هەیە هەر لە سەرتاوە ئەمە حتمما لە قوڕەیشەکانە وەرگیراوەکەوە ڕەشەکان بە شتێکی بە چاویی کەمتر سیر بکرێت یعنی مەسەرەڵێت ئەو ئاەتاڵێت ويوم تسود وجوه وتبيض وجوه أما الذين اسودت وجوههم أكفرتم بعد ما كنتم تأمنون هنا آية كترش هي هر تقريبا همان معناه هي ديسان سوكايتي كردنا بواني كورشن وكو بليت رشايتي ليريا بوشتيشي ناموشتيشي نانك عيب ئیسلام خۆی بە حساب کوبڵی نەهیەکە لە ئەنسوریەت بەس پێم وایە بە دوو دیوە ئەمەی وەک بەعزێک لە توێژەران ئەڵێن بە دیوە ئەوەی کە نابێ عەرەب بەرامبەر عەرەب ئەنسوریەت بکرێت مەسەڵەن فارس نابێ ئەنسوری بێ بەرامبەر بە عەرەب کورد نابێ ئەنسوری بێ بەرامبەر بە عەرەب بەس عەرەب خۆی ئەنسوری بێ بەرامبەر بەوان بۆتە شتێکی ئاسایی چونکە دین عەرەبیە قورئان عەرەبیە حکم ئەبێ عەرەبی بێ خۆی کێشەکە چییە ینی ئاینەکان ئامرازی دەسەڵاتن ئایدۆلۆژیای دەسەڵاتن کە تۆ ئایدۆلۆژیایەکت هەبوو بە خەڵکان ئایدۆلۆژیە چیەکات ئایدۆلۆژیا دیکتاتۆریەکان ئەوەی ڕەگەزپەرستیە ئەوەی نەتەوە پەرستیە ئەو تەنانەت کۆمەنیزمیش ئەمانە جۆرە بیر و باوەڕێک ئەسە پێێنن بەسەر خەڵکیە هیچی تر مافی بیرکردنەوە بە خەڵکی هیچی تر نادەن کە مافیان نەدا ئیتر ئەو کەسانە ئەمێننەوە ئەوانەی کە بەخۆیان ئەڵێ مفتی و یا ئایدۆلۆگ مافی بیرکردنەوە هەموو لە لای ئەوانە ئەبێت ئەوانش شەریکی دەسەڵاتدارەکانە بن ئیتر بەو شێوەیە ململانی لەسەر دەسەڵات کەمەکەن ینی خۆی ئایدۆلۆژیە و دیکتاتۆریەکان ئەوەیە کە ئامرازێکی فکریە بۆ نەهێشتنی ململانی لەسەر دەسەڵات جا لەبەر ئەوەی حتمیە یعنی ململانی لەسەر دەسەڵات لە ڕێگای چەمکەکانی دادپەروەری یەکسانی ئەو شتانەوە ئەکرێت کە تۆ مافی بیرکردنەوەت نەدا بە خەڵکانێک ینی خەڵکانێکت هین کرد بێهێز کرد بێتوانە بابێنە مەسەلەن سەر نازیزم سەرەکە نازی بە ناوی نەتەوەوە ڕەگەز پەرستیەکە ئەتر خۆ لە ناو دەسەڵاتی خۆیان پێویستی بەوە چییە یعنی بە ناوی نەتەوە بیکە ئەگەر مەسەلە بەس دەسەڵات بێت ئاخر خۆی نازیستەکان هەڵبەتە ململانیان هەبوو لەگەڵ کۆمەنیستەکانە لەگەڵ لیبرالەکانە لەگەڵ سۆسیالیستەکانە لەگەڵ جووەکانیان کردووە قوربانی ڕەشەکانیان کردووە قوربانی ینی ئەوان مەخەمی ئەوەیان نەبوو کەەوە مەسەلەن با بڵێن یەکێکی نازی ململانیە لەسەر دەسەڵاتە لەگەڵا بکات بەڵام خەمی ئەوەیان بوو کە خەڵکانێکی زۆر هێزی سیاسی تر هەبوون ئایدۆلۆژیای تر هەبوون ئەوانە ململانیە لەگەڵ ئایدۆلۆژیەکانی ترە هەبوو.
ڕەگەزپەرستی چ لە چوارچێوەی ئایندا بێت یان لە دووتوێی بەرنمەیەکی سیاسیدا ئامانجی یەکەمی بریتیە لە سڕینەوەی دەسەڵات و بوونی ئەوانی تر و هەر بۆیەشە هەمیشە بە کارەسات کۆتایی هاتووە. لێرەوە هەر کاتێ بەرژەوەندی مرۆڤ چەقی بیرکردنەوە بێت ڕەگەزپەرستی مانایەکی نامێنێت.